جا ئەوە تا پەیامجانی تۆ خۆت هەر پرسیارێکی هەیە دوای خۆم بە تەنیا ئیشێکم لەگەڵیا هەیە پرسیاری خۆتانی لێ بکەن. بەڵێ چ بەشێکە تاوا کردبوو تۆ؟ بەشی ئایتیم تاوا کردو. بەشی ئایتی چ ئیشێکەکەی؟ ئیشی کارەباجی. زۆر چاک ئەم مازایەکی جۆزەیان هەیە دارەوانجان هەر لە خۆیەوە هەڵەسێتەوە باشکم سێریکیان ئەرە خاڵە بەکردبوو لێستاویشی پێەکەی پێم ناخۆشە. پلاکی ساخیشتان نەماوە هەموو دارەوان نەڕۆڵە کوردەوان فەرقی نییە یعنی ئادەسێکی پەنا پلا کوشتیشە؟ نا ئەوانین توانین گەوەژ نەکەم. پرسیارێکی ترم هەبوو ئەی لە ڕووی دڵپیسی شتەوە چۆنی؟ دڵپیسیم نییە حەسم لەو شتانە نییە ڕازیلی؟ ئەیشم نییە هەنی تا حەتێک باشم. وڵی مهم ئەوەیە ئیحترامی کچەکەم بگریت و چکە کچێکە بەڕاستی بەناز بەخێوەمان کردووە تاقانی لەخواهی دوو نەماڵەیە. ئیشەڵڵا منیش لەو جێگای ئەوە بم کە بتانەوە و ناز و احترامی هەرمێنێ لای منیش. عینەن باوکی عینەن باوکی جارێ ئەمە باوکی نییە شەکرە پیاوە من زاوایان خاڵە بەکر مەشهورە بن تێگەیشی لە مەنتیقەکە. جا ئەگەر هەر شتێکی تتان هێلی پرسن چکە من بە تەنیا حەزەکەم ئەوە دوو بە دوو تۆزە وەڵا من یەک پرسیاریکەم بۆ ئەرێ دارەوانجان ئەم ساڵ بڵی پەڵی یابێ ئەرە یەک دەقەت ئەرە دارەوان نابا بە شاخەوان سەرێ لە منیش تێگا ماڵە بە کوردەوان بڵێ پەڵی یابێ چوزانم خۆ لە ئەنواجەویە ئەرێ خزمی شێخدارایەت وە قچێ بەسەرەوە داگەر ئیشتان پێی نەماوە بچنە ئەو دیبا من دوو پرسیاری وەڵای خزمیانکە تۆزێ سەیری قەو باڵایکەنێنە وەڵای ئیشمانی ئاسیا دەبا بڕندی هەسە دەی پێیان تۆش نیشتاقەتم نی ئێرە بەجێ بیاڵم هەستن ئاخرێمە ئیشمان هەیە ئوسوڵ بزانە بە قوربان خوا سەهلیکە. ئینجا بەخێر بێ کاکت کوردەوە سپاس مامەجان. من زۆر خۆشحاڵم بەڕاستی باوکی پیاوێکی زۆر نازدارە لای من زۆر حورمەتی هەیە. من دوو سێشتم لە تۆوێ زیاترم ناوێت حورمەتی کچەکەم بگریت دڵپیز نەبیت ڕەزیل نەبی لەگەڵیا خۆشت بێ منیش تۆ بە پێڵاوە خەمە سەر تەپڵی سەر. سپاس مامەجان هەدم نییە ئیشەڵڵا لە جێ ئەو شتانەیە بم کە تۆ ئەتەوێت و کچەکەی تۆ پێویستێتی. ئیشەڵڵا جا بە حەقەت کۆمەڵێک سڕی حیاتی خۆم هەیە حەزەکەم تۆ تازە کوردی منیت لەگەڵ تویا باسی کەم من خۆ دەزانی من بێژنم یعنی بێتوتنم ینی بە کوردەکەی چۆن تێبگەێنم ینی من گەڕم گرتۆ بۆشم. بڵێ مامە باوکم باسی کرد ئیشەڵا مێمەش هەوڵی ئەین شتێک بکەین. بەڵێ جا کوڕەکانیشم لە خاری جەنێترەوە بۆ خۆیان ڕۆشتون ئەزانین چۆنین بە تەنیا تۆ پێم بڵێ بزانم لەگەڵ مەشروب وشتا چۆنیت. مامە من خۆ تازانی دافێ ئێمان ناستی و عیلێمان ناسیمە تااقەتی و شتانەمان نییە حەزمان بۆ شتانە نییە. نەزانین چۆن خۆم سەیری جامانە و جلە کوردەکەم مەکە من عیلێکی سپۆرتم وەڵام من حەزەکەم مەگەرە خۆی تۆ من خۆشم لەگەڵ تا خۆمەوە. نەخێر مامە من سپاس من ناخۆم چکان نوێژەکەم و ڕوو لە دیانەتم. ئەی ئافەرم ئەی باشە تازە من مامی تۆم حسابکە مەقسەد ئەم لایە ئەو لایە پورێ شتێکی تەلاق درابێ یا مابێتەوە قەیرە بیهێنم. شتی وام نییە بەس هەوڵێگەین لەگەڵ کچەکان و کوڕەکانە شا قسە ئەەکەین نشکم هەوڵیش بۆ تۆی نیشەڵا شتێک بۆ تۆش پیا بکەین و تۆش لەو تەنیایەت نەجات بین. داخر من گەڕم گرت و حەزەکەم تۆزێک پەلە ینی ئەیهی ناناسیت بڵێن ئەمەی لە دیسکۆ میسکۆ هەیە بچین ئاوە نیە سەعاتێ چای بگێڕینەوە نییە ناڵم کە بزانێ وعدت ئێمە بەس مامە من نەچوومەتەوە شوێنەوە تااقەتم لێ نیە حەزم لێ چکە ئێمە هەر بە عیلە ڕوولەریانەت و نوێژەکەین. ئی من بەرە مامە من ناتوان بۆ شتانە من باوکم باسی ئەو شتانەی نەکردو بە بمزانیا ئەو شتانەشە من نهاتمە سەربەڕەگەت و بۆ داوای کچەکە و مامە من نەمزانیاوەیە منە ڕۆم دانیشە تاقیم کەیتە بە قوربان ڕەحمەن لە باوکە ئەشەمبیلا ئیسپاتە کرد کوڕی باوکی خۆتی منیش کابرایەکەم عینەن باوکە دینار و کابرایەکی کۆمەڵایەتیم دوورم لەو شتە خراپانەوە ئەوە بەس تاقیم کردیتەوە لە منەوە کچەکەم پێشکەش بە تۆ ڕەحمەن لە دایک و باوکە ئەشەمبیلا کوڕی باوکی خۆتیت. زۆر سپاس مامە. وای پێیام بەکرد وەرن باوکە وەرن عوسمانجیان بەلێ من قسەم لەگەڵ کوڕەکەیا کرد بە حەقەت کوڕێکە بیکەیتە سەر چاوی شوێ ساقیەکان بەخوا بەزیادە باوکی خۆیەتی منەوە باوکی ڕەفیقمە
خۆشی طبق الأصل سێوێکن کرام بەدوو کردەوە یاخوا مبارەکە بێت پیرۆستا بێ یاخوا بەخۆش ئینشاءالله ئافەیان گیان یاخوا پیرۆزی بێت یاخوا پیرۆز بە دڵی خۆش ئینشاءالله ئیتر ئینشاءالله خۆتان ڕێک بکەون لەسەر ئەوەی کەی بۆ مەسەلەی زەواج و بۆ مەسەلەی ئاڵتۆن و شت من شخصی خۆم هیچی پێ ناکەم کچەکەم ئەگەر حەزەکات چونکە بە جددی شایەنێتی ئیتر خۆتان نەزانن کەی داهانێن ئەم هەفتەیە لێن کێرن با ئینشاءالله مەلابی و نای خۆی لەبیری بەکریان دەرگێن نەخۆ بێ بچم نەحگەم چخۆلە یاخوا مبارەکتان بێت ئینشاءالله لە یەکتری ئەحەسێنەوە ئینشاءالله ئینشاءالله ژیانێکی بەختەوەر ئەی کە دڵم خۆشە من ئێستا ئازانم من ئەمڕۆ لەدایک بووم یاخوا بەخێر بیت بەیانجان یاخوا تۆش عوسمان قوربە سەری باوکم عوسمان کورە بڵێ چی بۆ قورکنا بۆتە پڵەسەرەمانە نەڵێ درۆنیان پێوە ناوین کورە هەستی و بلە هاتنەوە تحملی ئەو سوحبەتانە ناکەم بەکە سوحبەت دەکەی بە قەبری باوکە ئێ باشە بۆ جیهات لە ئەڵمانیانین ئێمە توزانم ئەوەتان وای بلێ خۆڕ بە و تاپڵی سەرم ئەی هەش بەسەرم ئەزانێکی باوکە لەگەڵ مەڵە جۆم نییە ئەرێ کوڕمێەوە من چاوەڕێم لە ئەڵمانیا لە میشینەوە تەلەفۆنم بۆ بکەن چیەکەن لێرە ئەڵمانیای چی مامەکارە قۆڵی کردیم ئێ بۆچی سەبەب لەسەر شاخەکە ئەڕۆشتین ئێ بلە بە تەقلە بەر بۆیەوە ئێمەش تم مامەکارە بۆستە یەک دەقەبە تا بلە دیوتی وڵات جێی دێڵین سەر جەندرمەکاندین وڵامەش هاتینەوە ئەی چۆن گەڕانەوە پارەتان پێ بوو ئەی تۆ فێری چیت کردین ئێ نەتوت پارە هەڵگرن بۆ ڕۆژی ڕەش ئێبا ئێمە 15 وەرەقەیەکم ئەلێرەم دانا بەس نەبوو ئەوەتان پێ دەیا بڕۆوە خواڕۆڵە بەخێر نێنەوە بەمری شکاوێنەوە یاخوا ئامرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر من لەوەتەی ئێوەم هەیە من زوو خاوەسکم بەدەست ئێوەوە بەڵێن باوکە ئەو چیە غەریبە وەڵا ئەوە غەریب نییە ئەوە تازە کوڕی ماڵەکەیە ئەوە زاوای مستەقبەلمانە چی؟ مێردی پەیامە ئەرە وەڵڵا دەڵایی ژۆ بگرە هەتا برا گەورە مابێ لە ماڵەیە هەتا بلە ژن نیانێ ئەو پەیامە بۆی نێشوو بکە ئەک خوڕ بەسەرم عوسمان وەڵا پەیام سەرەی توێ